بکرێت بۆ بنبڕکردنی دیاردەی نەشیاوی تەقەی خۆشی. بەڕای من ئەوە شتێکی زۆر ناشرینە کە لە کۆمەڵگەی ئێمە ناوەشێتەوە. کۆمەڵگەی ئێمە زۆر لەوە گەورەترە کە ئەو تەقە و ئەو خۆشیانە ئەو هەستە خۆشانەی خۆی بە تەقە دەربڕێت. لە وڵاتەکانیە کاتێک فیستیڤالێک دەبێت یا خۆشێک دەبێت یاخۆ دەرچوونی هەر سەرکردەیەک دەبێت بە تەقە تەنور هەستە خۆشەکانی خۆیان دەردەبڕن، هەرچ لە ئەنگرێک بێت و هەرچ حیزبێک بێت بە تەقە تەنور هەستە خۆشەکانی یەکتری دەدەبڕن. بەڵام لە وڵاتی من تەقە دەکرێت چەندەها کەس بریندارە بێ، باوکو و برای من بریندارە بێ، خوشک و دایکی من بریندارە بێ. پێم باشە لەو کاتەدا ئێمە یەکتری بپارێزین، بتوانین لەگەڵ یەک بین ئەو کاتانەی کە ئەو شتانەش ئەبێت ئێمە نەچینە دەرەوە بۆی بتوانین هاوکاری یەکتری بکەین. لەو تەقەی خۆشی زۆر نیگەرانم، هیچ معنایەکی نییە. ئێستا خێزانەکەم لە ماڵەوەی بریندارە گولەی پێکەتێت، چەندین مەسروفمان لێ کردیە کە هیچ سودمەند نەبوون لەو تەقەی خۆشی. داوا لە هەموو هاوڵاتیانەکەم تەقەی خۆشی نەکەن. تەقەی خۆشی بەڕاستی دیاردەیەکی زۆر نەشیاوە، شتێکی زۆر بێمعنایە. بەڕای منە شتە بمبڕ بکرێتن و دەتاین بەناو عەشقا خۆی دەربڕێتن بن نەک بۆی ئەزیەتی هاوڵاتیان بداتن و هەر کەسێک شتە بکاتن و مەفروزە ینی سزایەکی زۆر بکرێت. ناو کوردەواری ئەم شتە گەلێ زۆرە، زۆر جار بە مەسەلەی هەڵبژاردنە یان بۆ تۆپیپێ یان بۆ حاڵاتێکەیە من لەگەڵەوەیان بە هیچ شێوەیە نەمێنێ. ئینشاءڵڵا هیوادارم هەر کەسێک لەناو خۆیەوە دەست پێ بکات. ئەو شتێکە لەناو کۆمەڵایەتی خۆمان ناو مجتەمەعی خۆمان بەرباوە.